کارمەندانی خۆبەخشی تەندروستی ماوەی زیاتر لە 6 ساڵە هەموو ڕۆژێک لەناو نەخۆشخانەکاندا خۆبەخشانە کار دەکەن. داوای دامەزراندنیان کردووە، بەڵام گوێیان لێ ناگیرێت. وەکو خۆم لە 2016ەوە خۆبەخشم لەم خەستەخانەیە. وەکو دیارە خۆبەخشان کەلێنێکی زۆر گەورەیان پرۆکرێتەوە لە خەستەخانەکانە لە کەرتی تەندروستیە، بەڵام نازم تاکەی بەردەوامە بین لەبەرەوەی حکوومەت هیچ منەتێکی بە خەستەخانەکان نییە. وەڵا داوامان کردووە، چەندی خۆپیشاندانمان کردووە، بەڵام تر حکوومەت زۆر منەتە. ئەگەر هەروە بڕوا کەرتی تەندروستی زۆر لاوازتریشە بێت لەوەی ئێستا. ئەو بۆشایەی کە بەهۆی دانەمەزراندنی کارمەندەوە دروست بووە، ئەم خۆبەخشانە پڕیان کردوێتەوە. تاقیگە و هۆڵەکانی فریاکەوتنی نەخۆشخانە پشتی بە هیممەتی ئەمان بەستووە. تا ڕادەیەکی زۆر زەرورن بووە نەخۆشخانە. شوێنەکان زۆربەی شوێنەکان ئەوان پڕیان کردو بۆمانیانی چالاکییان زۆرە لە باتیە میشەیەکان، چونکە تا خۆ دەزانین لە 2013 تاکو ئێستاکە هیچ فەرمانبەرێک و کارمەندی دانەمەزراوە. لەبەرەوەیان بە شێوەیەکی زۆر چاک ئەو بۆشایان بۆ ئێمە پڕۆ کردووە. ئێمە هەموو پشتوانێکمان نووسراوان بەرزۆ کرێ بۆ سەرەوە بۆ دامەزراندمان، بەس تاکو ئێستاکە جوابی نییە، وەڵام نەدراوەت. بۆ نەخۆشخانەکانی کفری 7 ساڵە کارمەندی تەندروستی دانەمەزراوە. ئێستا وەزارەتی تەندروستی ڕێگە لە دانانی خۆبەخشیش دەگرێت. نەخۆشخانەکان هەردوو سەری ڕێگاکەیان لێگیراوە. سامان کەریم کورد سات نیوز، کفری.